دوای چەندین ساڵ لە بەسەرچوونی ماوەی یاسایی خۆی و بە بەشداری 247 ئەندام لقی هەولێری یەکێتی بەڵێندەران کۆنفراسی سێمی خۆی ئەنجامدا. بەستنی ئەم کۆنفرانسە بۆ ئامادەکاریە تاوەکو لە سەرەتای مانجیدا لە سەرتاسەری هەرێمی کوردستان کۆنگرەی گشتی یەکێتی بەڵێندەران بەڕێوە بچێت. سەرۆکی لێژنەی کۆنفرانسەکەش هۆکاری دواکەوتنی کۆنگرەی گشتی بۆ قەیرانی دارایی و کێشە سیاسیەکان گەڕاندەوە. لقی هەولێری یەکێتی بەڵێندەرانی کوردستان هەڵدەستین بە بەستنی کۆنفرانسی سێمی خۆی 247 دەنگدەر خاوەن کۆمپانیا و ڕێپێدراوی بەڕێوەبەر ڕێپێدراوی کۆمپانیەکان ئینشاڵڵا ماوەی 3 هەفتە مانگێک هەموو لقەکان کۆنفرانسەکانیان تەواو دەکەن. ئینجا ئەمە ئامادەکاری دەکەین بۆ بەستنی کۆنگرەی گشتی یەکێتی بەڵێندەرانی کوردستان لە سەرتاسەری کوردستان لە شاری هەولێر. ڕاستە وەکو سەرجەم ڕێکخراوەکانی تر قەیرانی دارایی و ئەزمە و هەندێک باری سیاسی و ئەوانە هۆکار بوونە بۆ دواخستنی کۆنگرەکە. 120 کرێ پارە وەرنەژێ 180 کرێ پارە وەرنەژێ. لای خۆیانەوە بەڵێندەران باز لە کێشەکانیان دەکەن و دەڵێن چەندین ساڵە پارەیەکی زۆرمان کەوتوتە لای حکوومەتەوە، بەڵام بەهۆی پێنەدانەوەی ئەو پارەیەوە بەڵێندەران نەیانتوانیوە پرۆژەکانیان تەواو بکەن. دەشڵێن ئێستا پارەی پێویست بۆ پرۆژەکان لەلایەن حکوومەتەوە دابین ناکرێت. ئەمە بووەتە هۆی ئەوەی لە سەرجەم شارەکانی کوردستان زیاتر لە نیوەی پرۆژەکان کارکردن تێدا بوەستێت و بە تەواو نەکراوی ببینێتەوە. ئێمە لە 2014ەوە پارەمان کەوتە لای حکوومەت، هەر بەڵێندەرێک لە ملیۆنێک کەمتری نەکەوت، ملیۆنە دۆلار کەمتری نەکەوتە لای حکوومەت. ئێمە 2 ملیۆن بەسەرەوەمان کەوتە لای حکوومەتە تا ئێستاش کەس لایەکی لێمە نەکردێتەوە. ئەو بەڵێندەرانەی کە عەقدیان لەگەڵ ئەنجومەنی وەزیران بوو تا ئێمە کێشەمانێت، تا ئێستا پارەکانمان نەدراوەتەوە. ئەکید کە نەبوونی بودجێ پرۆژە ڕاوەستێ، ئێستا پرۆژەکانی ئێستا 80 ڕاوەستاوە. لە 2012 ئیشم کردیا، لە 2011 ئیشم کردیا، هەتا ئێستا پارەکان لە 13 ئیشم کردی پارەکانم وەرنەگرێت تا ئێستا. هەتا ئێستا کەسێک نەبووە دیفاعم لێ بکە و کە بستە پێش لە حکوومەت کە برێ کاکەوە پارەی بەلێندەرانە بە هەر نەبی نسبە مادەنی هەر باشترە لەوەی کە هەیسی وەرنەگرێت. دەستا هەر دەرێن قەیرانە نازانم، بەس قەیران لە هەندێک کۆمپانیا قەیران نییە، لە هەندێک قەیرانە. ئەوەی 2013 ڕابردوو ئەوانە هەمووی قەیرانە پارە نییە، بەس ئەوەی نوێ وەلەوکو ئێستاش هەندێک پرۆژە دەرچووە و ئێستاش پارە نییە بدەنە مقاولان و بەلێندەران ئیشی خوان بکەن و ئیشی خوان پێ ڕاپەڕێنن. ئێستاش وەکو پرۆسەی هەڵبژاردن وەک بەڵێندەران باسی دەکەن لە ساڵانی ڕابردوو بە بیانی و دروستبوونی قەیرانی دارایی و نەبوونی پارە لە باقەکان نەتواندراوە پارەکانیان ڕاکێشن تاوەکو لە پرۆژەکانیان بەگەڕی بخەن. ئەمە ژوای کردووە چەندین بازرگان و بەڵێندەری گەورە ئیفلاسبوونی خۆیان ڕابگەێنن. تەنانەت لە ماوەی ساڵانی 2014 تاوەکو 2019 11 بەڵێندەر کۆتاییان بە ژیانی خۆیان هێناوە. گەیلان سابیر، کەناڵی پەیام، هەولێر.